خوایە گیان تۆ خۆت فەرمووتە کە هەمیشە و بەردەوام لە تۆ بپاڕێمەوە. دەسا خوایە گیان یارمەتیم بدە تاوەکو باشتر تۆ بناسم، تاوەکو نەک لە ترسدا بەڵکو لە عیشق و خۆشەویستیتدا سوپاس و ستایشت بکەم. ئیلاهی یارمەتیم بدە تاوەکو لە نزا و پارانەوەکانمدا بە شێوەیەک لەگەڵ تۆدا قسە و ڕاز و نیاز بکەم، وەک ئەوەی کە لەگەڵ دۆست و خۆشەویستەکانمدا قسە دەکەم، بەڵکو باشتر و ئاسوودەتر لەوانیش. پەروەردگارە بمپارێزە و دوورم بخەرەوە لەوەی کەوانیشان بدەم کە نزا دەکەم و لێت دەپاڕێمەوە، لە کاتێکدا کە وشە و ڕستەی پوچ و بێمانا بەکاربهێنم. یا ڕەب هەر کاتێک کە نازانم چۆن و بە شێوەیەک هەست و سۆزم دەربڕم، بمخەرە سەر ئەو ڕێگەیەی کە لە دەربڕینی هەست و سۆزەکانمدا ڕاستگۆ بم. خوایە گیان دەزانم ئەو گوناهانەی کە تاوەکو ئێستا کردووم و ئەنجامم داون دووریان خستمەوەتەوە لە تۆ، کەوا بوو بیر و هۆش و زەینێکم پێ ببەخشە تاوەکو تێبگەم کە چێژ و خۆشەویستی ئەم گوناهانە لە بەرامبەر چێژ و خۆشی لەگەڵ تۆدا بووندا چەندێک بچووک و کەمە. پەروەردگارە دەمەوێت لە هەموو بوار و لایەنەکانی ژیانمدا شوێن کەوتەیەکی واقعی و ڕاستەقینەی پێغەمبەرەکانت بم، تاوەکو ئەوان میهر و عیشق و خۆشەویستیت بمگرێتەوە. ئیلاهی ئەمڕۆ هەلو دەرفەتێکی دیکەم پێ ببەخشە تاوەکو دووبارە و سەر لە نوێ سەر بخەمە پاڵ ئاستانە و دەرگانەی ڕەحمەت و بەزەییت و سوپاس و ستایشت بکەم. خوایە گیان تۆ هەمیشە و بەردەوام بەرامبەر بە من عیشق و خۆشەویستیت نواندووە و منت خستۆتە بەر لوتف و سۆز و میهری خۆتەوە. دەسا خوایە گیان دڵیشم بە شێوەیەک لە عیشق و خۆشەویستی خۆت کەیل و لێوان لێو بکە کە تەنها و تەنها بە دوای ڕەزامەندی تۆدا بگەڕێم. ئیلاهی تۆ هەمیشە و بەردەوام لەگەڵ من دایت و لە بچووکترین کارەکانم بە ئاگایت، کەوا بوو هیدایەت و ڕێنماییم بکە و لە زەرەر و زیانەکان بمپارێزە. پەروەردگارە ئومێدەوارم کە لوتف و سۆزی تۆ من لە کۆت و بەندی نیاز و پێویستی بە هەر کەس و شتێکی غەیری خۆت ئازاد بکات و دۆستایەتیشت من لە ترس و بیمی زویری و دڵڕەنجانی کەسانی دیکە دەرباز بکات. یا ڕەب بمخەرە سەر ئەو ڕێباز و ڕێگەیەی کە هەمیشە و بەردەوام شەیدا و عاشقت بووم و لە خزمەتتدا بم، تاوەکو بەم شێوەیە چێژ و خۆشی عیشقی تۆ و شیرینی لەگەڵ تۆدا بووندا ئەزمون و تاقی بکەمەوە.